لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. خەونەکان. ئایا ئەوە چیەیە کە سەر ڕای خامۆشی جەستە، کەچی لە خەونەکاندا دەبینێت و دەگەڕێت و قسە دەکات؟ شەودا دێت و دەچینە باوەشی خەوەوە، پێڵوەکانی چاودا دەخرێن و چیتر گوێیەکان نابیستن و زمان قسە ناکات و دەست ناگرێت و قاچیش ناڕوات. ئەگەر یەکێک بێت و قسەت دەگەڵ بکات، نەدەیبینیت و نەدەیبیستیت، ئەویش بێ ئاگایە لەوەی تۆ دەیبینیت و دەیبیستیت و هەستی پێدەکەی، بەیانی هەڵدەستیت و هێشتا بە کاریگەری خەونە شیرینەکەی دوێنێشە و مەخموریت و هاوڕێ لەگەڵ خۆشی و شادیدا چاو دەکەیتەوە و لە برینانی بەیانی لە بیری ئەوە دایت کە سەرەتا دۆستێک و کەسێکی نزیکت بدۆزیتەوە و خەونەکەتی بۆ بجێڕیتەوە. لە کاتێکدا کە گەدە برسێتی، ئەم تێری و دڵخۆشیە لە شوێوە دێت. ڕۆژانە هەندێک ڕوودا و هەن کە برسێتی لەبیر دەبەنەوە و دەیخەنە ژێر کاریگەری خۆیەوە. بەڵێ، هەموو ئەمانە خۆشی و شادی و هەیەجانی ڕۆحە. یەک، حەقیقەتی خەون و جۆرەکانی و بینینی و داهاتوو لەلایەن ڕۆحەوە لە خەوندا. ئەو کەسەی خەوی لێ دەکەوێت وەک ئەو کەسە وایە کە دەچێتە ناو دەریا یان بۆشایی ئاسمانەوە، ئیدیان بە چاوی بەستراوەوە دەچێت و هیچ نابینێت و دەگەڕێتەوە، یان سەرقاڵ دەبێت بەو بازیچانەی دەستی کە لەگەڵ خۆی بردوونی و بە کاریگەری ئەوان هیچ شتێکی دی نابینێت، یاخود بەهۆی شەپۆلە جوان و شیرینەکانی دەریاوە دەکەوێتە تەماشاکردنی جوانی ڕەنگا و ڕەنجی تریفەکان و چالاکی سەرسوڕهێنەری ئاسمان و ئەمانەش دەگوازێتەوە بۆ جیهانەکەی خۆی. دەکرێت لەژێر ڕۆشنایی ئەم نمونەیەدا مامەڵە لەگەڵ خەونەکان بکرێت و پۆڵێن بکرێن. هیوا هەیە تەنها ئەوە دەزانێت کە نووسووە و بەخەبەر هاتووە. ئەمە وەک ئەو کەسەوایە کە بە چاوی بەستراوەوە بەناو تاریکی کەوتووە، بێ ئەوەی هیچ شتێک ببینێت دەگەڕێتەوە بۆ جیهانی خۆی. جاریوای شەیە ڕووداوە پڕ لە جۆش و خرۆشەکانی ڕابردوو، ئەو ڕووداوانەی کە لە نەستی ناخود ئاگا خنراون و ئەوانەش کە خەیاڵمانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە و بووە بە بەشێک لە بیرکردنەوەمان لە کاتی خەونەکاندا دێنە سەرەوە بۆ ناو هەستی خود ئاگا. کەسێکی تازە گەڕاوە لە جەنگ هەتا چەندین مانگ دواتریش بە کاریگەری یادەوەریەکانی لە خەو ڕادەپەڕێت. جگە لەمە هەندێک خەونیشان کە بەهۆی نەخۆشیەکان و ناڕەحەتیەکان و نەخۆشیە دەرونیەکان و کێشە میزاجیەکانەوە دەبینرێن. بۆ نمونە، ئەو کەسەی شتی سوێری خواردبێت خۆی لەسەر کانیا و ئاوەکان دەبینێتەوە و ئەوەی بە تووڕەیی خەوی لێکەوتووە لە خەونیدا هەر خەریکی شەڕ و شۆڕە و ئەوەش کە خەیاڵی بەردەوام لای شەهوەتە شتی لەم جۆرانە دەبینێت. ئەگەر کەسێک بە بەردەوامی پشت بە خەونەکان ببەستێت و بۆ ئەوە بخەوێت کە خەون ببینێت و بەهۆیەوە بچێتە دنیای خولیا و خەیاڵەوە و چەشنی مریشکی کڕکەوت و ئەویش کڕ بکەوێت لەسەر خەونەکە و بە گوێرەی لێکدانەوەی خەونەکانی بژی، مانای وایە نیشانەکانی نەخۆشی خەون بینین لەم کەسەدا هاتوێتە دی. 2. خەونە ڕاستەکان. خەونە ڕاستەکان بریتین لەو خەونانەی کە ئەنجامی نەخۆشی یان نەستی ناخود ئاگان نین و بەرهەمی هیچ جۆرە خەیاڵ و خولیایەک نین و هاوڕێ لەگەڵ هەستی پاک و بێگەردا و لە کاتێکی چاوەڕوان نەکراودا دەبیندرێن. ئەمەش وەکو خەونی پێغەمبەران و ئەولیاکان و بەندە چاگەکارەکان. جاری وا هەیە کەسانێک کە تەنها باوەڕێکی سادەیان هەیە یان تەنانەت بێباوەڕانیش لەم جۆرە خەونانە دەبینن. هەروەک دەکرێت خەونە ڕاستەکان بریتی بن لە موژدە و هاندان و ئیلهام و ڕێپیشاندان لەلایەن خوای گەورەوە، بە هەمان جۆر دەگونجێت مانای بێدارکردنەوە و پەندەخۆ بگرن و بە ئاراستەی ڕێنمونیکردندا بن. ئەوەی لێرەدا دەمانەوێت لەسەری بوەستین ئەو خەونانن کە پەیوەندیان بە داهاتووەوە هەیە، کە ئەمەش گوزارش لە پەیوەندیەکی لە پێش و بەرزی ڕۆح دەکات. ئەم جۆرە خەونانە بریتین لە دەربڕینی چەند دڵۆپێک لە شەپۆلی دەریای جیهانەکانی گۆڕ و ئاخیرەت کە بە حەتمی دەڕۆینە ناویان بۆ ناو ئەو جیهانە بینراوەی کە ئێستا تیایدا دەژین. بەهۆی داخرانی پێنج هەستەوەرەکە بەڕووی ئەم جیهانی بینراوەدا کە وەکو پەردەیەکی تەنگ وایە و داخرانی میکانیزمی تایبەت بە بێداری و اینجا لە سایەی بچڕانی ئەو فیشەیانەی کە ڕۆح دەبەستنەوە بە ئەندامەکانی تایبەت بەم دنیا و
بەستران و دەست بەکاربوونی چەند فیشەیەکی تر لە جێگەیاندا کە ڕۆح گرێ دەدەن بە جیهانەکانی غەیبەوە، ئەوە لە دەرەنجامی لە بری ئەو پەنجەرانەی کە داخراون بەڕووی جیهانی بینراودا چەند پەنجەرەیەک بەڕووی جیهانی میسالیدا لەسەر ڕۆح دەکرێنەوە. لەم پەنجەرانەوە دەرکەوتن ئەلتەمەثیلەکانی تایبەت بە جیهانی میسال و ئاماژە نهێنیەکانی مەعنا و حەقیقەت و ناونیشانە درەوشاوەکانی جیهانی بەرزەخ و ئەو تابلۆیانەی کە دەخرێنە پێشچاو و بەسیرەت و لاپەڕەی ڕووداوەکانی تایبەت بە داهاتوو دەردەکەون. لەمڕۆوە دەتوانرێت بە خەونەکان بوترێت کۆمەڵێک کابینەی نهێنی یان چەند تونێلێکی کات کە مرۆڤ لەم جیهانەوە بۆ جیهانێکی دی دەگوازنەوە. دەکرێت لە ڕوانگەیەکی تریشەوە مامەڵێ لەگەڵ بابەتەکە بکەین. هەموو شتێک تەنانەت پێش ئەوەی بێتە بوون لە زانستی خواییدا بوونێکی جێگیری هەیە، دواتر ئەمانە بەهۆی توانست و ویستی خوایی بۆ جیهانی جیسمانیەت دەگوازنەوە. لەم نێوەندەدا واتە لە نێوان جیهانی زانست و جیهانی توانستدا جیهانێکی دیکە هەیە کە ناوی جیهانی میسالە، واتە جیهانی دەرکەوتن ئەلتەمەثیلەکان، ئەو ڕۆحەی کە لە کاتی خەودا لە جەستەدا بڕاوە و بە شێوەیەکی کاتی لە بەندی لاشە ڕزگاری بووە، بێ ئەوەی بە تەواوەتی جەستە بەجێ بهێڵێت پەرواز دەکات بەرەو جیهانی میسال. کاتێک بەرز دەبێتەوە بۆ ئەو جیهانە لە ڕەهەندەکانی جەستە دەردەچێت و داخلی ڕەهەندگەلێکی تەواو نوێ دەبێت. لەم ڕەهەندانەدا ڕابردوو داهاتوو ئێستا تێکەڵی یەک دەبن. ڕۆح لەوێ دەتوانێت هەموو کاتەکانی ڕابردوو و داهاتوو ببینێت، دەتوانێت لە یەک کاتدا شایەت حاڵی شەوی قەدر و جەژنی قوربانی 2 ساڵی جیاواز ببێت. لە کاتێکدا کە لە سەدەی 20دایە دەتوانێت لە هەمان کاتدا لە چەرخی بەختەوەریدا بژی و خۆی وەک سەحابیەک ببینێت. مەڵێن شتی وا چۆن دەبێت؟ بۆ نمونە ئەو کەسەی لە بناری چیایەکدا یان لە ماڵێکدایە لە گوندێکدا تەنها ئەو چوارچێوە تەسکەی دەوروبەری دەبینێت، بەڵام ئەگەر بە تەلەفریک یان بە فڕۆکە بەرز ببێتەوە هەم لووتکەی چیاکە و دەوروبەرەکەی دەبینێت و هەم لە بری خانوویەک چەندەها خانوو بگرە چەندین گوند دەبینێت. کاتێک لە حاڵەتی ترانسدا لاشەوزەی ڕۆح جیا دەبێتەوە دەتوانێت بگات بە ڕەهەندەکانی جیهانی میسال و هەست بە هەمان شتەکانی ئەوێ بکات. لە سایەی خەونەکانەوە مرۆڤ لە جیهانی میسالدا وەکو ئەوەی تەماشای شاشەیەکی سینەمایی بکات ڕووداوەکانی ڕابردوو و داهاتوو پێکەوە دەبینێت. ئەوەندە هەیە هەندێک جار ئەم دیمەنانە ڕوون و ئاشکران و بە ئاسانی تێیان دەگەین. جاری وایشەیە لە شێوەی هێما و ئاماژەدایە و پێویستی بە لێکدانەوە هەیە. بۆ نمونە ئەو دڵۆپە ئاوەی لە جیهانی میسال دەیبینیت لە ڕاستیدا سێوە. پیسی لە جیهانی میسالدا ماڵ و موڵکە لەم جیهانەدا وەمانەی وایە کە پارەت دەست دەکەوێت. ئەگەر ئەم پیسیە تایبەت بێت بە یەکێکی دی ماڵی حرامە و هی خۆت بێت حەڵاڵە. ئەگەر لە جیهانی میسالدا سواری ئەسپێکت بکەن مانای وایە بە مرادی دڵت دەگەیت. لەوانەیە لە خەونەکانتدا جۆرێک لە قەدەری تۆ هەبێت کەواتە نابێت خۆت هەستیت بە لێکدانەوەی. دەبێت لێکدانەوەکەی لەو ئەهلی حیکمەتانە داوا بکەیت کە حاڵەتی ڕۆحیت دەزانن و لە جێگەی چاوتەوە مانا دەردەهێن و لە هێڵی ڕوخساریشتەوە قەدەرت دەخوێننەوە.